والله أزانج خوي داخلين أو شهر 3000 نا داخلين أو شهر 3000 بس إيش 3000 قدرينا يعني أما أي بينان سري ورقتني بنزيني حوصو بجا دينارية ليش يقلو سي بنزيخانيك على سنوري شاري السماعي دا اوتۆمبیل سەرا ئەگرێت و لێرە بەنزینی حکومی دابەش دەکرێت ئەمە ئەو سەرە دوور و درێژەیە کە چۆتەوە ئەو سەر کە هاوڵاتیان وەستاون بۆ ئەوەی کە بەنزینی 750 دیناری وەربگرن ئەمە یەکێکە لەو سێ بەنزیخانەیە لە شاری سێمایدا سێ بەنزیخانە بەو شێوازە بەنزین وەردەگرن بۆیە بەهۆی گرانبوونی نرخی بەنزینەوە هاوڵاتیان پەنایان بردووەتە بەر ئەم بەنزیخانە حکومیانە مامەجان سڵاوی لێبێ هەواڵە لە کاتژمێر چەندۆ لێرەی والله تقريبا نيو ساعة دبي هاتو نيو ساعة دبي هاتو باشا چی بوو هاتیتە ئێرە بۆ هۆکار چی بوو والله بنزين لدرو قرانة باشا تۆ تەکسی و پێەیە کە بەنزین بۆ شێوازە گرانەوە تا چەندێک کاریگەری لەسەر بژێوی تۆ هەیە والله طبعا شلون كاريگريني كاكيما تاكسي مان فيشي روجانا مانا روجانا بنزين ما نبيت انجا لدري شو قراني راح وصوب انجا تا حد باشتري بو تاكسي كان بس ما داوما اوي اگر بنزين خانه جاب كان ربو تاكسي باسا كان تقريبا شي روجانا مان روجانا بنزين ما نبيت تاسا چەند جار لەم بەنزیخانە حکومیە وەرەگرتووە والله زۆر جاریم زۆر جاری بەڵێ یعنی پێشەوەی گرانیش ببێ بەڵێ کۆڵەتی بەنزینەکەی باشە خراب نییە باشە زۆر باشە سپاس بۆ بەڕێزێ بەڵێ ئەوەی کە بینن ئەمە دۆخی سەرەگرتنی شۆفێرانە کە بەم شێوازە وەساون بۆ بەنزین کە ئەمە یەکێکە لەو بەنزیخانە حکومیانەی کە بەنزینی 750 دیناری دێوەدەژی لێم دوێ نەخسەم لەگە سەلام عومەر لە بەڕێوەبەرایەتی نەوت و کازاغا کرد باسی لەوە کە لە شای سێمانیدا سێ بەنزیخانە هەیە مامەجان چۆنی هەواڵە باشی چەندێکە وەسایی بۆ سەرە والله هەر نیو ساعتێکە بێت گرانبوونی نرخی بەنزین تا چەندێک کاریگەری لەسەر بژێوی تۆ دروست کردووە لەسەر بژێوی هەموو ئینسانە دروستەکە یانیەکە بەنزینەکە گران بوو کابراژ نایەت سەر ناکەوێت چونکە ئێمە ئەبێ مەجبور بە گران هەڵیگرین باشە تا چەندێک کاریگەری دروست کردووە مەنو نەچارە ئەگەر نەفرێکە بە 4000 ببردە ئێستا بە چەند دەتوانین بیبەی والله أزانج خوي داخلين أو شهر 3000 نا داخلين أو شهر 3000 بس إيش 3000 قدرينا يعني لبري بنزينك قرانة 3000 بووە بە چەند لە ئێستاە والله أزانج هناك ديارينية هركلو كسو بس 3000 قدر لاكاد 4000 5000 أو أرواد وەزم سەرەوە فەرموو دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە دۆخی بەنزینە لە شاری سێمایدا ئەمە بەتەنیا شاری سێمایی نیە لە هەموو هەرێمی کوردستانە بەم شێوازە ڕوویداوە بەڵامەوەی کە هەبێت لە ئێستادا شۆفێران ئەچنە ئەو بەنزیخانانێکی حکومیە بە نرخێکی پاڵپشتیکرا و هەرزان بەنزین وەردەگرن ئەمە کاریگەری لەسەر نرخی گواستنەوەی هاوڵاتیان بە تەکسیش دروست کردووە بۆیە شۆفێرانی تەکسی زیاتر ئەچنە ئەم شوێنانە کە لێرە ئەوان ئەیانەوێت بەنزینێکی هەرزان وەربگرن بۆیە لە ئۆتۆمبیلی تایبەتیشی تێدایە و لە ئۆتۆمبیلی تەکسیشی تێدایە